لە دوای یاری و یاری لووتکەی هەفتەی 16 خولی پلێکی کوردستان هەولێری پێشەنگ میوانداری ڕانەی سێمی ڕیزبەندی کرد. هەولێری خاوەنماڵ لە سەرەتاوە باشتر دەرکەوت، گەمارۆی خستە سەر گۆڵی میوانەکەی لە خولەکی حەفت عەلی شاخوان تۆپێکی بۆ نێوهێڵی سزای ڕانێ بەرز کردەوە. ناسر عومەر بەسەر گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ زەرپۆشانی پایتەخت تۆمار کرد. لە خولەکی 39 کارزان سابر لە هەوڵێکی تاککەسی گۆڵی دووەمیشی بۆ هەولێر زیاد کرد. لە نیوەی دووەم سوورپۆشانی دەڤەری ڕاپەڕین باشتر دەرکەوتن، فشاری تاویان خستە سەر گۆڵی هەولێر. لە خولەکی 56 محەممەد موبارەک دەکانەوە گۆڵێکی بۆ ڕانێ تۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. هەڕەشەکانی ڕانێ بەردەوامی هەبوو، بەڵام گۆڵی زیاتری لێوە بەرهەم نەهات. هەولێر ناچار بوو پلانی بەرگری بۆ هێرشبردن بگۆڕێت. لە خولەکی 71 محەممەد نەجاحی ناوبژوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد، دانا عوسمان ئاڕاستەی ستونی کرد و لە دەستیدا. هەردوو تیب ئامانجی جیاوازیان هەبوو، لە هێرشەکانیشیان بەردەوام بوون. سەرنجام یاری بەسەرکەوتنی زەرپۆشانی خاوەنماڵ بە کۆتا هات. بۆ هەردووکمان چارونوساز بوو، بەڕاستی برنەوە بە هەر کامێکمان تقریبا لە 80 بۆ 90 یاریەکە یەکلا دەکردەوە بۆ گەڕانەوەمان بۆ ڕیزی نابەکان. بەڵام دیارە لە سەرتادا ئێمە بە هەڵەی فەردی دوو گۆڵمان لێ تۆمار کرا. دواتر لە شەوتی دووەمدا گەڕاینەوە بۆ کەشی یاریەکە و بەڕاستی یارێکی باشیان پێشکەش کرد. بەڵامی دیەوە تۆپانەیە و پیرۆزبای لەیانەی هەولێر دەکەین و زۆر بە ڕوحێکی ڕازی شەوەری دەگرین. ئینشاءڵڵا بەڵێن بە هاندەرانمان دەدەین لە یاریەکانی داهاتوو سیارێکە ماومانە جگە لە برنەوە فەوز چامان لە هیچکەوە نییە بۆی ئەو ساڵیانی ڕانێ بگاتە ڕیزیانە ناوەکانی کوردستان لەبەرەوەی تیپێکی شایستەیە. ڕاستی یاریەکەمان زۆر بێز بوو. من لە سەرەتای خولەکەش من وەکو ڕێی خۆم ئاماژەم بۆدا کە یانەی ڕانیا باشترین یانێ لە خولی کوردستان لەسەر ئاستی یانە پلەیەکەکان هەمیشە بە یانەی ڕانیم بە گرنگ وەرگرت بوو، دەمزانی یارەکە بێزە بێت وە لە خاڵێکی تر زۆر زۆر بێز بوو. ئێمە منافەسەمان دەکرد لەسەر یەکەم و دووەمی، ئەکید هەر تیپێکی هەر یارزانێک لە مەوقعانە بێ دەتوانم لەم زەختێکی زۆری لەسەر دەبێت و بە تایبەتی یانەکە ئێمەش هەر لە سەرتاوە بە مەبەستی بەسەرکەوتنەوە ئەو تیپەمان دروست کرد داماننا بۆیە هەمیشە زەختی بەردەوەمان لەسەر بووە. بە سپاس بۆ خوای گەورە توانیمان لە باشترین یانە ببینەوە و بشتوانین لە سەدارە بەدەنیا بمینێنەوە. هەولێر بەم سەرکەوتنە لە پێشەنگ یانەکان لە کۆی 15 یاری خاڵەکانی بۆ 30 خاڵ بەرز کردەوە. ڕانیەش بە 24 خاڵەکەی لە کۆی 4 یاری لە خانەی سێم مایەوە. هەولێر لە یەکێک لە بەهێزترین یاریەکانی خولی پلێکی کوردستان توانی لە یەکێک لە ڕکابەرەکانی کەیانەی ڕانیە بوو بباتەوە. بەم سەرکەوتنەش هەنگاوێک لە گەڕانەوە لە خولی نایاب نزیکتر بوویەوە. ڕانیەش 3 یاری لە بەردەم ماوە لە خولەکە تاوەکو ئەو خەونێکە هەیەی بۆ یەکەم جار بگات بە خولی نایاب بەدی بهێنێت. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.